ئامادەکاری ڕۆژی جیهانی کرێکار لە بەرەی کرێکاران و بەرەی دوژمنانی چینی کرێکاردا. لە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە. هەوڵەکان بۆ بەڕێوەبردنی مەراسمی ئەم مارشە جیهانیە کرێکاریە لە ئێرانیش وەک زۆربەی شوێنەکانی دنیا دەستی پێکردووە. هاوکات کاربەدەستانی ڕژیمیش لەپاڵ ئامادەباشی هێزە نیزامی و ئەمنیەتیەکاندا کۆمەڵێک کردەوەیان بۆ بێناوەرۆکردنی ئەم ڕۆژە خسوەتە دەستوری کاری خۆیانەوە. لەبەرەی کرێکاراندا پێشبینی دەکرێت کە کرێکارانی پێشڕە و هەڵسوڕاوانی کرێکاری پێشگەرم بە ئەزمموی خەباتکارانی تا ئێستایان و بە پشتبەستن بەو ڕێکخراوە کرێکارانی بوونیان هەیە و هەروەها لەژێر کاریگەری جموجۆڵی هاوچینەکانیان لە سەر تاسەری جیهاندا سەرقاڵی ئامادەکارین بۆ بەڕێوەبردنی مەراسم و ئاکسیۆنە جۆراوجۆرەکان و بە ئامادەیی پێویستەوە بێنە مەیدان و ئەوەڵی مانگیمەی ئەمساڵ بە شێوەی جۆراوجۆر بەڕێوە ببن. لە ماوەی 46 ساڵ دیکتاتۆری و سەرکوتی ڕژیمی ئیسلامی و کارشکێنی ئاشکرا و شاراوە دژ بە بەڕێوەچوونی سربەخۆیانەی جێژنی جیهانی چینی کرێکار بەردەوام کرێکاران و ڕێکخراوە سربەخۆ کرێکاریەکان هەوڵیان داوە لە هەموو بارودۆخێکدا تەنانەت لە گەماروی هێزەکانی پۆلیس و پاسدارانیشدا ڕێز لەم ڕۆژە بگرن. وها چاوەڕوانیەک بە لە بەرچاوگرتنی بوون و حزوری هەڵسوڕاوان و ڕێبەرانی کارزانی کرێکاری و پێشینەی بەڕێوەچوونی وها ڕۆژێک لەم ساڵانەی دواییدا چاوەڕوانیەکی ناواقعی نییە. بەڵام لەبەرەی دوژمنانی چینی کرێکاریشدا کاربەدەستانی ڕژیم بێکاردانە نیشتون. خانەی کارگەری و ئەنجومەنی ئیسلامیەکان هەوڵەدەن ئەم بۆنەیە لە ناوەڕۆکی خۆی بەتاڵ بکەن و بیکەنە بۆنەیەک بۆ وڕێنەکردنی سەرانی ڕژیم. بەڵام سەرەڕای ئەو ئامادەکاریانەی کە لە بەرەی دژە کرێکاریدا دەکرێت، کرێکاران هەوڵەکانیان بۆ بەڕێوەبردنی مەراسمی ئەم ڕۆژە چڕتر دەکەنەوە. ئەم ڕۆژە لە هەمان هەڵدا ڕۆژی ناڕەزایەتی بە لە زینداندا ڕاگرتنی ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری و ڕۆژی خەباتە بۆ ئازادی خێرای سەرجەم زیندانیانی سیاسی. ئەم ڕۆژە ڕۆژی خەباتە بۆ زیادکردنی حەقدەستی گونجاو لەگەڵ دابینبوونی ژیانێکی ئینسانی. ئەم ڕۆژە ڕۆژی تێکۆشانە لە پێناو ئازادی دروستکردنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری و ناڕەزایەتی و مانگرتن. ڕۆژی خەباتە لە دژی بێکاری و بێکارسازیەکان و ڕۆژی هەوڵدانە بۆ دابینکردنی بیمەی بێکاری کافی بۆ هەموو بێکاران و سەرجەم کەسانی ئامادەی کار. ئەم ڕۆژە ڕۆژی مەحکومکردنی کاری منداڵانە و دیفاع لە مافی منداڵە. بەڕێوەبردنی مەراسمەکانی ئەوڵی مانگیمەی بە شێوەی سربەخۆ لە شانۆگەریە فەرمایشیەکانی خانەی کاریگەر و ئۆرگانەکانی هاوشێوەی گەلێک گرینگە. گومانی تێدانە کە هەڵسوڕاوان و ڕێکخەرانی مەحەلی تەشخیصیەدەن کە چلۆن سونەتی بەڕێوەبردنی ئەم ڕۆژە و سونەتی پاراستنی ڕیزی سربەخۆی خۆیان بپارێزن و درێژەی پێ بدەن.